مەبەستمە گفتوگۆی زیاتری ئەم بابەتە بکەین بزانین هەرێمی کوردستان چەند ئەم بابەتەی بەجددی وەرگرتووە. بەڕێز هۆشنگ عەبدوڵڵا بەرپرسی سەنتەری ئالوودەبووان لە هەولێر لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. کاک هۆشنگ زۆر بەخێربێ. میوانێکی دیکەشمان هەیە هەر لە هەولێر بەڕێز سەرمەند بەرزنجی پارێزەر و ئەندامی ڕێکخراوی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. کاک سەرمەند تۆش بەخێربێ، سوپاس بۆ ئامادەبوونت. کاک هۆشنگ ئەگەر پێمان بڵێیت کە هەرێمی کوردستان چەند جددیە لە ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر؟ بەڵێ بێگومان ئەو ساڵانەی ئاخیری مەسەرەن 2023 و 24 ئەوانە خۆشبەختانە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی وارەوە لە ڕێگەی وەزارەتی تەندروستیەوە و بێگومان بە هاوکاری ڕاگەیاندنەکانیش بایەخەکی تایبەت بە مادەی هۆشبەر دەدرێت بە تایبەتی بە ڕوبەڕووبوونەوەی هەم لە ڕێگەی مەسەرەن وەزارەتی ناوخۆ دەژیرکردنی ئەو بازرگانانەوە ئەو کەسانێکەوە بەکارهێنەرن و هەم لە ڕێگەی چارەسەریشەوە بە تایبەتی لە 2024 خۆشبەختانە تقریبان 5-6 مانگ بەر لە ئێستا سەنتەری ئالوودەبووانی مادەی هۆشبەر لە زۆربەی چاکسازەکانی هەرێمی کوردستان کراوە وەکو چاکسازی هەولێریش تقریبان لە 12/6ەوە ئێستا دەست بەکار بووینە و کاری خۆمان دەکەین. کاک هۆشنگ و کەسانی کە ئاماژەم پێکرا ئازاد کراون ئەوانە لە چاکسازیەکان چارەسەریان وەرگرتووە؟ دەتوانین بڵێین بەشێکیان چارەسەریان وەرگرتووە، ناتوانین بڵێین هەمویان وەریان گرتووە چونکە بەڕاستی ئێستا سەنتەرەکان تازە دەست بە ئیشکردن دەکرێن ناو ئەو سەنتەرانە، بەڵام پێش ئەو سەنتەرانەش ئێمە وەکو چاکسازیەکان یعنی لە ڕێگەی توێژەرانی دەرونی و کۆمەڵایەتیەوە بەردەوام ینی ڕێنماییمان کردوونە و ئیرشاداتمان پێداون و لە ڕێگەی چەند ڕێکخراوێکی ناوخۆیی و دەتوانم بڵێم ڕێکخراوی دەرەوەش دەوراتمان بینیوە و کارمان لەسەریان کردووە، بەڵام ئەم ساڵ بە زیاتر کاتێک کە سەنتەرەکان کرانەوە بایەخی زیاتریان پێدەدرێت و بە دڵنیاییەوە ساڵی دابێ کاری زۆر جددی و باش لەسەر ئەو بابەتە دەکرێت. زۆر باشە. کاک سەرمەند زۆر بەخێر بێ. دەمەوێت لێت بپرسم ئەم مادە هۆشبەرە لە کۆ دێتە هەرێمی کوردستان؟ بێگومان پرسی بازرگانیکردن یاخود زیادبوونی حاڵەتەکانی بازرگانیکردن بابەتێکە لەسەر ئاستی جیهان بە شێوەیەکی گشتی ڕوڵایەتشان کردووە. ئەوەندەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانی شەوە هەرێمی کوردستان بە حکمی ئەو هەڵکەوتە جوگرافیی کە کەوتۆتە سەر ئەو هێڵە ترانزیتە نێودەوڵەتەی کە بۆ بازرگانیکردن بە مادەی هۆشبەر لەسەر ئاستی وڵاتانی جیهانەوە وەکو هێڵی ترانزیت بەکارێنێت، زۆر جار لە کاتی هێنانی ئەو مادانە بەشێکیان لە نێو هەرێمی کوردستان ساغ دەکرێنەوە. بەڵام ئەوەی کە لە ماوەی چەند مانجی ڕابردوو هەستی پێکراوە کە بەداخۆ بۆ هەمووان ماینی گەرانی ئەویش بوونی با بڵێن دروستبوونی کارگەیەکی مادەی هۆشبەر لە سنووری قەزای دەربەندیخان یاخود ئاشکراکردنی ئەم کارگەیە لە سنووری قەزای دەربەندیخان لە سنووری پارێزگای سلێمانی. ئەمە بۆ هەموومان ماینی گەرانیە وەکو سەرچاوەیەک بەداخەوە بۆتە سەرچاوێک بۆ زیاتر بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر لە نێو هەرێمی کوردستان کە بۆتە دووبارە سەرچاوەیەک بۆ کە بەشێشی ئەم مادانەی کە لە نێو هەرێمی کوردستانەوە هەن سەرچاوەکانی لەو سنوورەوە بووە. کاک سەرمەند باسی ئەو کارگەیەت کرد کە لە سنووری دەربەندیخان هەبێت. دەمەوێتەوە بپرسم ئایا هەرێمی کوردستان بۆ بەکارهێنانی مادەی هۆشبەر ژینگەیەکی ئەوەندە گونجاوە تاوەکو کارگەی بۆ دروست بکرێنی یاخود ئەوانن کە هانی خەڵک دەدەن مادەی هۆشبەر بەکاربێن؟ خۆی ئەم بابەتە بابەتێکە پەیوەندی بە ئاسایش نیشتیمانی و ئاسایشینەتەوەیەوە هەیە. لەم چوارچێوەیەشدا حکوومەتی هەرێمی کوردستان هەستی بە مەترسیەکان کردووە، بۆیە زنجیرێک ڕێکاری کردوتە بەردەوانە دەرکردنی ژمارە یاسای ساڵی 2000 ژمارەیەکی ساڵی 2020 هەروەها پێکهێنانی لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەرەکان، بەڵام بەداخەوە لە سنووری پارێزگای سلێمانی ڕێگری کراوە لە جێبەجێکردنی بڕیار و ڕاستپاردەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. هەروەها یعنی دەچێت بڵێ لە سلێمانی ڕوبەڕووی مادەی هۆشبەر نابنەوە چ بەکارهێنان چ بڵاوبوونەوەی چ بازرگانی پێکردن بەپێی ئەو زانیاریانەی کە هەن و کە لەلایەن دەستگا ئەمنیەکانی حکوومەتی عێراقیشەوە ینی کاری لەسەر کراوە. سلێمانی وەکو ناوەندێک لەسەر ئاستی نەخشەی جیهانی کێشراوە بۆی کە بۆتە سەرچاوێک بۆ بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر لە ناوچەکە. ئەمە ئەوەگەیەنێ کە دەسەڵاتی سیاسی لەو سنوورە لە سنووری پارێزگای سلێمانی ڕێگری نەکردووە لە بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەرەکان، کاری نەکردەوە بۆ جێبەجێکردنی سیاسەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. هەر ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە کار ئاسانی یاخود ڕێگە خۆش بکرێت بۆ بازرگانەکان بە شێوەیەکی ئازادانە کاری بازرگانی بکەن، هەروەها کارگەی بەرهەمێنانی مادەی هۆشبەر لەو سنوورە دابمەزرێت، چونکە دامەزراندنی کارگەیەک ڕەنگە کارێکی ئاسان نەبێت. چۆن لە هەولێر ڕوبەڕووی بازرگانانی مادەی هۆشبەر دەبنەوە بە شێوەیەک کە ڕەنگە دەربازبوونی لە دەواازە نێودەوڵەتیەکان لە چەندین وڵات ویستوانە لە ڕێگەی هەرێمی کوردستان و بیون بە وڵاتێکی دیکە، بەڵام لەلایەن هێزەکانی ئاسایش هەرێمی کوردستان لە سنووری پارێزگای هەولێر دەستگیر کراون. ئەمە دەرخەری جددیەت و
هەوڵ و هیمەتەکانی حکوومەت هێرێم و هێزە ئەمنیەکان بە تایبەتی هێزەکانی هێشتی مادەوەش بەرەنگاربوونی مادەوەش بەرەکان بۆی کە هەولێر و سنووری پارێزگای هەولێر نەبێتە ناوەندێک بۆ بڵاوبوونەوەی مادەوەش بەرەکان، بەڵام بوونی کارگەیەک لە سنووری پارێزگای سلێمانی بەرهێمنانی مادەی هۆشبەر بە ئاشکرا و ڕێگە خۆشکردن و بازرگانان و کۆنتڕۆڵ نەکردنی دەواازە سنوورەکانی ئەو ناوچەیە بێگومان سەرچاوەیەک بۆ زیاتر بڵاوبوونەوەی مادەوەش بەرەکان لە نێوەرێمی کوردستان. لەگەڵم بمێنەرەوە کاک سەرمەند، کاک ڕۆشن، کاک سەرمەند باسیەوە دەکات کە لە سنووری پارێزگای سلێمانی وەکو شتێک ڕێگە خۆشکردن بۆ بڵاوبوونەوەی ئەم مادەیە، لەناو چ چین و توێژێکا زیاتر کاری لەسەر دەکرێت کە ئەم مادەیە بڵاو بکرێتەوە بەکاربهێنرێ؟ بەداخەوەی کاک هاوڕێی بەڕێزم باسی کرد، ینی لە هەموو عراق نزیکەی 3 کارگە تقریبا دەستی بەسەرداگیری، یەک لەوانە لە بەداخەوە لە شاری سلێمانی بوو. بێگومان ئەوانەی کە ئێستا مادەی هۆشبەر بەکاردێنن زیاتر لە چینی هەرزەکارانن، ئەوانەی کە دێنە لای ئێمە تەمەنی ئەتوانم بڵێم 14 و 15 و 16 و لەو تەمەنانە زیاتر دەست پێ دەکەن و بەداخەوە لە ناو ئافرەتانی ئێستا زۆر بەربڵاوە، زۆربەی ئەو کەیسانی کەوا ئێستا لە ناو چاکسازی ئێمانە زیاتریان ئافرەتن، بەڵام هەموو تەمەنێکی تێدایە، هەموو چینێکی تێدایە، دەتوانین بڵێن کەسی ڕۆشنبیری تێدایە، کەسی ئەوەی تێدایە کەوا لە ئاسێکی زۆر بەرزدایە، لەوانەیە لە خێزانێکی هەژاری بێکاری ئەوانە هۆکارن بۆ بەکارهێنانی مادەی هۆشبەر. دەتوانین بڵێن بەشێکە، ینی بەشێکە لە بەڵام لە هەرێمی کوردستانم هۆکاری سەرکیە؟ نەخێر، ئەمە هۆکاری سەرەکی نییە. بەتایبەتی ئێوە لە راپۆرتەکەی خۆتانە باستان کرد لەو ئامارێکەوە لەلایەن بەڕێوەبەراتی نێشتنی مادەوەشبەرەکان و بڵاوکرابەوە کە ژمارەی بازرگانان زیاتر لە بەکارهێنەران، ینی ئەو خاڵە دەبی زۆر بەجددی وەربگیرێتن، چکە بێگومان هەر بازرگانێک کە مادەم ژمارەی بازرگانان زیاتر و دەستگیر کراون بێگومان بەکارهێنەر زیاترن، بەڵام لەوانەیە تا ئێستا نەکەوتمە بەر مەسەرەن دەستگیریکردن و یاخود پێیان نەزانرابێتن، ئەوە هۆکارێک بۆ ئەوەی کەوا زیاتر بەربڵاو بێت و مەترسێکی گەورەیە لەسەر هەرێمی کوردستان، چکە ژمارەی بازرگانان ئەگەر تەماشا بکەین ڕۆڵە زیادبوونەوە، ژمارەی زۆر خەڵک بۆ ئەوەی پارێکی باشن دەست بکەوێتن ڕۆ لەو کارە دەکەن. هەروەکو خۆتان چەند هەفتەیەک بەر لە ئێستا گەر تەماشا بکەین گەورەترین بازرگان لە شاری هەولێر دەستگیری کرا لە مەتار کە بە چەندین فلتەری وڵاتاندا تێپەڕی بوو، بەڵام خۆشبەختانە لەیان هێزەکانی ئاسایشی هەولێرەوە لە نێو فڕۆکەخانەی هەولێر دەستی بەسەرداگیرا و شێوازی بازرگانیکردنەکەشی زۆر جیاوازتر بوو، چکە عادەتەن ئەو بازرگانانە بۆ ئەوەی پلانەکانیان ئاشکرانە بێتن، بۆ ئەوی دەستی بەسەردانەگیری ڕێگای زۆر جیاواز بەکاردێنن، ینی هەنگاوی نوێ دەگرنە بەر بۆ ئەوی بتوانن بە هەر شێوازێک بێ ئەو مادەیە داخلی هەرێمی کوردستان بکەن. کاک ڕۆشن، هەرێمی کوردستان جددیە لەسەرەوەی کە هەر خاکێکی هەرێمی کوردستان سلێمانی بێ، دهۆک بێ، هەولێر بێ، ڕێگری بکات لە بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر تێیدا؟ ینی ئەوە لە ناوەندەکەیان باشتر ئاگادارن. بەڵێ خۆشبەختانە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا ینی لە ڕێگەی ئەو لیژنەیە کە دروستی کردووە کاری جددی دەکات لەسەر ئەو بابەتەوە. ئەگەر تەماشا بکەین لە ناو دروشمەکانی هەڵبژاردننیش دروشمی پارتی دیموکراتی کوردستان ئەوە بووکەوە کاری جددی لەسەر بکرێتن لە ساڵانی دابێتن و بێگومان ئەمن دڵنیان بەهۆی ئەوکردنەوەی ئەو سنتەرانەی کەوا لە سەرجەم ساکسازەکان کراونەتەوە بەڕاستی چکە ئەبێ ئەوە جودا بکەینەوە ئەو سنتەرانەی کەوا ناو ساکسازەکان کراونەوە بۆ ئەو کەسانە ناوکەوا دەستگیر دەکرێنەوە دێنە لای ئێمە، بەڵام ئێستا ئەو سنتەرە گەورەی کەوا لە شارۆچکە شەقڵاوە دەکرێتەوە بۆ ئەو کەسانەیە کە کەسێک بۆ نمونە ئێمە وەکو نەخۆش مامەڵیان لەگەڵ دەکەین، پێویستی بە چارەسەرکرد بێ خۆی ئەتوانێ بڕاتن بۆ ئەو سنتەرانە بڵێ من کوڕەکەم یان دراوسێکم یان هاوڕێیەکەم پێویستی بە چارەسەر و ئالوودە بۆ وەکو وڵاتانی دیکە مەسەلەن چارەسەر وەردەگرێتن. هیچ کەسێکی لەو شێوەیەتان هەیە؟ بەڵێ هەمان بۆ من خۆم ئێستا لە بەڕێوەبەرای چاکسازی ژنان و منداڵانی هەولێر چەند ساڵێک بەر لە ئێستا من خۆم کەیسێکم هەبوو وتی من خۆم چوومە بۆ لای پۆلیس وانە وتم من مادەوەش بێ بەکارم دەمێت چارەسەر وەرگرم و بێگومانیش دوای ئەوە ئێمە متابعەمان کرد و بە دوای چونمان کرد خۆشبەختانە کەیسەکە نەگەڕا بۆ سەر و حاڵەتە و چارەسەری پێویستی کرا. زۆر باشە، لەگەڵم بمێنەرەوە کاک هۆشمەند، کاک هۆشنگ، کاک سەرمەند، ئەو کەسانی کە دەستگیر دەکرێن کە بازرگانی دەکەن بە مادەی هۆشبەرەوە هیچ بەڵگەیەک هەیە بۆ ئەوەی کە بزانن کەسانی بەرپرس لایەنی سیاسی لە پشتیانە لە هەرێمی کوردستان؟ ئەوەی کە لە سنووری پارێزگای هەولێر و لە سنووری پارێزگای دهۆک بە تۆمەتی بازرگانیکردن دەستگیر دەکرێن، تەمان حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتیش خودی جەنابی سەرۆکوەزیران ڕێزدار مەسرۆر بارزانی بە پێ و زانیاریانەی کە ئێمە هەمانە هێزە ئەمنیەکانیان دەستکراوە کردو بۆی کە هەر بەرپرسێک هەر کەسێک لە هەر پلە پۆستێک دابێت لە هەر ئەرکی و بەرپرسیارەتێک دابێت بە بەڵگە بسەلمێنرێت کە لە پشتی بازرگانیکردن بە مادەی هۆشبەر بووە ئیجراعاتی یاسایی لەگەڵ بکرێت. ئەوەی کە هەبوو هێزە ئەمنیەکان زۆر بە جورئەتەوە ڕوبەڕووی هەموو باندەکانی بازرگانیکردن بە مادەی هۆشبەر بوونە هەر کەسێک تێوەگلابێت بە بەڵگە سەلمێنرابێت کە ئەو کەسە بازرگانی مادەی هۆشبەر بووە ئەوە بێگومان ئیجراعاتی یاسایی لەگەڵ کراوە. بێگومان
ئێمە بە حکمی ئەو هەمانجێ کە هەمانە یاخود بە حکمی ئەو تەنسیقاتانێک کە هەمانە لەگەڵ هێزە ئەمنیەکان دەستگیرکردنی بازرگانێک کاتێکی زۆری پێویستە وڵات هەکسەر من دەمەوێت ئەوەش بڵێم هەر ئێستا کە ئێمە قسە دەکەین لەسەر مادەی هۆشبەر ئاسایشی ئەولێر دەڵێ کە ئێمە دوو بازرگانی مادەی سێ بازرگانی مادەی هۆشبەرمان دەستگیر کردووە کە لە سنووری باشماخەوە داخل بەڵێ بەشێکی زۆری ئەوانەی کە داخلی هەرێمی کوردستان دەبن بە تایبەتی لەو سنوورانەوە ینی داخل دەبن ئەگەر وەلو ئێمە ینی پێمان خۆش نییە کە ئەو زیاکاری ئەوە بڵێم هۆکارەکە ئەوەیە کە لە ئێرانەوە مادەی هۆشبەردەیە لەوەی ئێران سەرچاوەیەکی سەرەکی هاتنی هێنانی مادەی هۆشبەرە بۆ نێو هەرێمی کوردستان بەڵام ئێمە ئەوە نابێ ینی ئەو حەقیقەتە هەیە کە لە دەواازەی سنووری حاجی ئۆمەران دەواازەیەکی نێودەوڵەتیە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران لەم لاشەوە دەواازەی سنووری باشماخکە ئێمە پێمان خۆش نییە کە ئەو زیاکاری هەبێ لە نێوان هەرێمی کوردستان چکە پێویستە هەرێمی کوردستان وەکو یەک پارچە سیر بکەین بەڵام بەداخەوە ئەو ڕێگە خۆشیی کە بازرگانەکان بۆ خۆیان وەکو سەرچاوی هاتنیان بۆ مادەی هۆشبەرەکان دەیبینن سنووری پارێزگای سلێمانی و ئەو دەواازە سنووریانەیە کە لەنێو لەگەڵ پارێزگای سلێمانی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هاتنیان ئەو دەواازانە بۆ ئەوان ڕێگاکە ئاسانترە چونکە دەزانن هاتنیان لە دەواازە سنووریەکانی سنووری پارێزگای هەولێر لە بەتایبەتی لە دەواازەی سنووری حاجی ئۆمەران هەروەها لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر دەرچوونیان زۆر زەحمەتە و ئەو بازرگانانی مادەی هۆشبەر بە هەر شێوازێک بگرنە بەر تەنانەت ئەگەر لە دەواازە نێودەوڵەتیەکانی دیکەی وڵاتانی دیکە هەروها لە فڕۆکەخانەی وڵاتانی دیکەش ڕزگاریان بێت دەزانن لە سنووری پارێزگای هەولێر ڕزگاریان نابێت بۆیە هەوڵ دەدەن سنووری پارێزگای سلێمانی وەکو سەرچاوەیەک وەکو ڕێگەیەک منفەزێک بۆ خۆیان بەکاربێن و دواتر لەوێەوە بخزێنە نێو سنووری پارێزگاکانی دیکە هەرێمی کوردستان و سنووری پارێزگاکانی دیکە عێراق بە تایبەتیش پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق دەستخۆش ینی ئەوەی کە دێت زیاتر لە سنووری پارێزگای سلێمانیەوە لە ئێستادا وەکو سەرچاوەیە وە بەشێک لە پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراقیش هەوڵ دەدرێت کە بە تایبەتی سنووری پارێزگای هەولێر پایتەختی هەرێمی کوردستان بەم بابەتەوە تێوە بگیرێنرێت. دەستخۆش کاک سەرمەند کاک هۆشنگ دەمێتەوە بپرسم ئەگەر مادەی هۆشبەر کۆنتڕۆڵ نەکرێت کاریگەریەکەی چی دەبێت لەسەر کۆمەڵگای کوردی؟ بێگومان خۆی لە خۆی داگەر تەماشا بکەین مادەی هۆشبەر وەکو تیرۆریسپی ناو دەبدرێت یان دەتوانین بڵێن کۆمەڵ کوژێکی زۆر بێدەنگە ینی بەڕاستی مەترچێکی زۆر هەیە لەسەر ئەوە یانی ئەگەر وا بڕواتن لەوانەیە چەند ساڵانی دابێگەر بێت و کۆنتڕۆلکردنی زۆر تونتر نەکرێت دەست بەسەر ئەو بازرگاناندا نەکرێتن لەوانەیە زۆر بەربڵاو بێتەوە چکە ئەگەر تەماشا بکەین ئێستا لە قوتابخانەکان و لە پەیمانگاکان و تەنانەت لە زانکۆکانی ژانی بەکارهێنەری زیاد بووە بە تایبەتی هەر کۆمەلگایەک ئەگەر هاتوو ئەو مادەی هۆشبەرێت تێدا بڵاو بووە بەڕاستی ئەو کۆمەلگایە بەرەو یان دەتوانین بڵێن بەرەو وێرانبوون دەڕواتن بەرەو ئەوە دەڕواکەوە تاکەکانی ئالوودە بن وەکو زۆربەی وڵاتان ئەگەر تەماشا بکەین چەند وڵاتێکی وڵاتی پێشکەوتوشن بەڵام دەبینین ژمارەی زۆر ئالوودە بیان هەیە بەردەوام تاوان تێدا زۆرە شەڕ تێدا زۆرە مەسەلەن وا دەکان گەنجەکانیان مەسەلەن کێشە دەرونیان هەبی کێشەی کۆمەڵیان هەبی بە تایبەتی کۆمەلگایەکی وەکو ئێمە کۆمەلگایەکین مەسەلەن تێکەڵاوی زۆر لە بینمان هەیە ئەگەر هاتوو ئەو مادەی لە ناو خێزانەکان بڵاو بێتەوە لەوانەیە لێکترازانی خێزان پەرتەوازەبوونی منداڵ سزنەکان لەوانەیە زۆر بن بێگومان کاکە باسی کرد چۆن ڕوبەڕووبوونەوەی ڕوبەڕووبوون و دەژیرکردنی ئەوانە قورسە چارەسەرکردنیشان دوو ئەوەندە قورسە چکە کاتێک ئەوانە ئالوودە دەبن بێگومان وەکو هەر نەخۆی وەکو نەخۆشیشتر نیت سەردانی دکتۆرێک بکات و چەند ئیلاجەوەی و ینی بەرەو باشبوون بڕواتن پێویستی بە زۆر جەرسات و دانیشتنی درودرێشەی بۆی بەرەو باشی بڕواتن. بەڕێز هۆشنگ عەبدوڵڵا بەرپرسی سەنتەری ئالوودەبووان لە هەولێر سپاس بۆ ئامادەبوونت بەڕێز سەرمەند بەرزنجی پارێزەر و ئەندامی ڕێکخراوی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر زۆر سپاس بۆ ئێوە کە لەگەڵم بوون دەستان خۆش بێت.